ڕەفیق حیلمی نووسەر و ڕۆژنامەنووس و شاعیر و تێکۆشەر و سیاسەتمەدار. کەسایەتی ڕۆشنبیر و سیاسەتمەدار ڕەفیق حیلمی لە سەرەتاکانی سەدەی 20م تا ناوەڕاستی ئەو سەدەیە لە بوارەکانی پەروەردە، نووسین، ڕۆژنامەگەری، کاری سیاسی و کوردایەتی ئەسپی خۆی چاوداوە. ڕەفیق حیلمی خۆی ڕەفیق ساڵحە لە بنەماڵەی هەمزاغای مەسافن کاگەڕێتەوە سەر وەیساغا. ئەم بنەماڵەیە بەپێی هەموو جێڕانەوەکان بەپێی هەموو بەڵگەکان کە لەقەبی ئاغاشی تێ ئەکەوێت ئەگەڕێنەوە بۆ ناوچێشی وەکەڵ بۆ شارباژێری سەخت. ئەم بنەماڵەیە خۆ دەزانی زۆر کەسایەتی گەورەی هەڵکەوتووە کە زیاتر مۆرچێشیە بۆ مۆرچی عیلم و عیرفان بووە کە لە بواری ڕۆشنبیریە زۆر شوێندەسیان دیار بووە. بەڵام ڕەفیق حیلمی تاکە کەسە کە لە بواری نووسینی مێژوو لە بواری سیاسەتە ڕۆڵێکی گرنگی هەبووە. ڕەفیق کوڕی ساڵح ئەفەندی، کوڕی عەبدوڵڵا ئەفەندی، کوڕی غەفور ئەفەندیە لە بنەماڵەی ناوداری مەسرەفە لە سلێمانی کە پیرەمێردی شاعیر و چەند کەسێکی دیکەی ناودار هەڵکەوتووی ئەو بنەماڵە گەورەیەن. ڕەفیق حیلمی ساڵی 1898 لە کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کەرکووک و سلێمانی خوێندووە و پەیمانگای ئەندازەی لە ئەستەمبوڵ تەواو کردووە. لە کاتێک کە لە قوتابخانەی ڕوشدی سەردەمی عوسمانی تەواو بێکە و کاتە ناوەندی بووە، حەزەکە وەکو هاوڕێکانی ئەمین زەرشی بەگ و تۆفیق وەبی بەگ و ئەمانە و یامۆڵچی بچێ بۆ ئەستەمبوڵ ببێن بە ئەفسەر، چونکە باوکیشی ساڵح ئەفەندی ئیشەک بووە لە ئەفسەرەکانی دەوڵەتی عوسمانی. ئەوە بێ کە ڕەفیق حیلمی لە کۆلیجی بەشی سەربازی وەرناگیرێ بڕیار ئەیە خۆی بە تاکە کەسی کە لە سلێمانیەوە بەڕێ بکێ بۆ ئەستەمبوڵ لێ بچێ کۆلیج تەواوکە و بەڕێ ئەکەوێ. ئەو سەردەمەش خۆ دەزانی کە هۆیەکانی گواستنەوە پێشکەوتوو نەبوو. ئەو بۆ لە سلێمانی لەگەڵ قافڵێکی قەتارچیە کە ئێسترە بێ سوار ئەبێ لە یادداشتەکانی خۆیان باسی ئەوەی کردووە لە کاتێ ئێمە کاچینە زاخۆ بەفرێکی زۆر لێمان ئەیات زۆر نەخۆشەکۆم ئەوە بێ کە دووسێ هەفتە لە ناو ئەشکەوتێکە ئەمێنەوە لەبەر سەرما تەنانەت یعنی لە یادداشتەکانی خۆی باسیەکەڵێت تەنانەت وڵاخەکانی زۆر زۆر نەخۆش ئەکەون کاتێک کە من ئەگەم ئەستەمبوڵ مای 4-5 زمانی پێچێ و ڕێگایە بە نەخۆشیە گاتێ 6 مانی پێچێ لێ کە ئەچێتە ئەوێ یەکێک لە خزمەکانی خۆمان کە نای حیلمی عەلی پاشا ئەبێ مەسئولی هەندسەی حەربی ئەستەمبوڵ ئەبێت لەوێ بڕیار ئەیە هەندسەی حەربی تەواوکە بەشی ئەندازەی جەنگی کە ئەو کاتە دیبلۆم بووە بەڵام بە دیبلۆم عالی و بە کارورس ئەژمار کراوە. دوایی کە ڕەفیق حیلمی خۆی تەلەبەیەکی زۆر زرنگ و زۆر زیرەک ئەبێت حیلمی عەلی پاشا کە خۆی ڕەفیق حیلمی تا ئەو سەردەمەش ناوی ڕەفیق ساڵح بووە ساڵح ئەفەندی. حیلمی عەلی پاشا و کە لە سەردەمی عوسمانیە باو بووە کێشێ زۆر بلیمەت و لێهاتوو وایە نازناویشی وەرگرتووە لەبەرەوە حیلمی عەلی پاشا بڕیارەیە ناوەکەی خۆی کە حیلمیە پێشکەشی ڕەفیق حیلمی کات و لەو کاتۆی تر لە ڕەفیق ساڵحەوە ناوەکەی بێ بە ڕەفیق حیلمی. مامۆستا ڕەفیق حیلمی پاش کۆتایی حوکمی عوسمانیەکان و پێکێنانی دەوڵەتی نوێی عێراق یەکێک لە وێزگەکانی ژیانی بریتیە لە کاری مامۆستایی. لەو بوارەدا پەروەردەکارێکی لێهاتوو بووە و لە زۆر شوێنی عێراق و کوردستان خزمەتی کردووە. حکوومەتی پاشایی عێراق بەردەوام لە شوێنێکەوە دەیگواستەوە بۆ جێگایەکی دیکە. ڕەفیق حیلمی ڕاستی مێژوویەکی درێژی هەیە لە پەروەردە مامۆستا بووە. ئەو لە سەرەتای بیستەکانی سەدەی ڕابردووە مامۆستا بووە لە کەرکووک. دواتر هاتووە لە قوتابخانەی نمونەی سەعادەت کە ئینگلیزەکان دایان مەزران مامۆستا بووە. دواتر ئیتر دوایی
نەمانی حکومداریەکەی شێخ مەحموود دیسان ئەو ینی مامۆستا بووە لە زۆر شوێن یعنی زۆر هەر لە قەزام ناحیەکانی سلێمانی و دواتر زۆر شاریکەی لە عێراق بەڕاستی بینیوە ئەو بەردەوام حکومەت ئەوەنەی ینی دەرکەوتووە بەردەوام حکومەت بەدوایەوە بووە ینی لەبەرەوە ئەو ئینسانێکی زۆر قسە لە ڕوو حەق بێژ بووە و زۆر کورتپەروەر بووە لە ئاستی ئەو ناحەقیانە کە بەرامبەر بە میلەتەکەی کراوە بێدەنگ نەبووە بەردەوام لە هەموو لە سەختترین هەلومەرجە قسەی کردووە و قسەی هەبووە لەبەرەوە حکومت نەیهێشوە بەڕاستی ئیسراحەتکە نەیهێشوە لە شوێنە بمێنێتەوە جا وەزیفەی و زەمانەش زۆر قورس بووە ینی خەڵک ناچار بووە فەرمانبەر ماڵ مناڵەکەی لەگەڵ خۆشیە ببایانی خۆمە بۆ یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە بۆ نمونە بەلانی کەمەوە ساڵێک دو ساڵ یا زیاتر لە شوێنێکە ماوەتەوە ئەمە هەمووی هەم وەزعی ئەوی تێگاوە هەم وەزعی دەرونی ئەو هەم وەزعی ماڵ مناڵەکەیشی ینی چکە ئەمە شوێنانە بەڕاستی ینی سەخت بووە بۆ خۆشی بۆ خێزانەکەیشی کە بەردەوام ئەم شوێنانەی بینیوە پێم وایە ینی ئەوەنەی ئەگەر تەماشای ژیاننامەکەی بکرێت ینی شار نییە لە عێراقا ئەو مامۆستایەتی تیانە کردبێ دکتۆر عەزیز شەمزینی بابرێن مامۆستابوونی مامۆستا ڕەفیق حیلمی ئەوەندە بەسەر خۆی بە منت ئەزانێت ئەڵێ من تا قوتابیەک بووم لە مووسڵ چونکە ئەم دکتۆر سێ عەزیز جەنابتان ئەزانن کوڕی حاجی سێ عەبدوڵڵایە حاجی سێ عەبدوڵڵا کوڕی شێخ عەبدولقادری شەهیدە شێخ عەبدولقادر کوڕی شێخ حەمیدوڵڵای نەهریە بنەماڵی گەورە و ناسراون ئەڵێ من لە مووسڵ ئەم خوێند هەندێک جار هەندێک لەو مامۆستا عەرەبانە زۆر ڕێزیان لێ ناگرتم تەنانەت مامۆستایەکمان هەبوو حرفی ڕێ بە غێ ئەوت لە پڕێکا لە پۆلا بەبێ هیچ بۆنەیەک هەرێ بەرژیم بێ لە ڕووی خوێنەوەران و بیسەرانی ئەم بەرنامەیە ئەڵێ هەر زۆی کورتکەرە کورتکەغە حمارە نازانم چی ئەڵێ ڕەفیق حیلمی هەفتانە سەری لێ ئەدام چی دەوێت چی ناوێت ڕۆژێک عەرزم کرد مامۆستایەکمان هەیە وا ئەڵێ پێیوتم هەرچێکی لەگەڵاکەم پشتیوانتم ڕەفیق حیلمیش لەوێ مامۆستا بووە مامۆستایەکی شۆڤێنی عەرەب سوکاتی بە کورد کردووە لەبەرەوە ئەویش وەکو مناڵێک هەڵوێستێکی خراپی بەرامبەر داناندووە ئەڵێ ڕۆژێک هات مامۆستاکە دەرسی پێوتین دیسانەوەی دووبارە کردەوە من ئەو کاتە قوتابی بە مەرەکەب قەڵەمی مەرەکەب ئەنووسرا شوشەیە مەرەکەبی ڕەش لە بەردەستما بوو هەروام کردم بە جلوبەرگەکانی ڕێکەوت وا بوو جلوبەرگەکەشی هەمووی ڕەش بوو هەمووی سپی بوو زۆر ڕووداوێکی سیر بوو شڵەژان و ڕای کرد بۆ ئیدارە و بایان کردم و هەڕەشەیان لێ کردم کە دەرم بکەن منیش مامۆستا ڕەفیق حیلمی ئاگادار کرد هات هەڕەشەی لە ئیدارەی قوتابخانەکە کرد کە ئەگەر شتێکی وای لەگەڵا بکەن واتان لێ یەکەم تەنها ناڵێ دەمان چشتی دامێکە هەرچێک بۆ پارێزگاری خۆ دەیکەیت و بۆ پاراستنی لە زمانی کوردی و لە کوردیبوونی خۆ دەیکەی بیکە بۆ یەکەم جار کە مێرجەرسۆن کەس نەیزانی و ئێنیزان کوردیەکەی ئەوەنە پاراو بووە بۆ یەکەم جار لە قوتابخانەی سەعادات لەگەڵ ڕەفیق حیلمیە وانەی ڕزمانی کوردی ئەڵێنەوە مێرجەرسۆنی شێک بوو لەوانەی کە زۆر گرنگی بە زمانی کوردی هەڵ تەنانەت لە یەکەم چاپخانەش کە هێنێ بۆ شاری سلێمانی کە ڕۆژنامەیەک دەرەکانای پێشکەوتنە بێ خەڵات دائانێ بۆ کەسانی کە بتوانن بە زمانێکی کوردی پارا و شت بنووسن چونکە تا ئەو کاتەش کاریگەری زمانی عەرەبی و فارسی لە فۆنەتیشی ئاخافتنی ناو خەڵکی شاری سلێمانیە هەبووە ئەگە خۆشتان شیعرە کلاسیکان بخێنەوە باڵادەستی زمانەکانی تر بەسەر ڕێزمانی کوردیان ئەبینین لەبەرەوە مێرجەرسۆنی چێک بۆ لەگەڵ ڕەفیق حیلمیە لەوانەی کە لە زمانی کوردیان بەرەو پارایی بەرن تەنانەت مێرجەرسۆن خەڵات دائانێ بۆ پاراوی زمانی کوردی لێشە لە ڕۆژنامەکانە کە ڕۆژنامەکەی خۆیە بێ پێشکەوتن خەڵات دائانێ لە چیرۆکە جەمیل سایب کە هەر لە نەنچیانەوە هەر ئایلەی ماڵی ڕەفیق حیلمین و مەسرەفەکانن سایبەکان نازناوێکی قەراخەکانان هیمە ناسایری سایب و ئەوانە ئەو خەڵاتەکە بە لە شێعریشە شێخ نووری شێخ ساڵح خەڵاتی پاراوی زمانی شێعری کوردی ئەباد لە ساڵی 1930 دوورەخرێتەوە بۆ هەولێر مامۆستا مەسعود محەممەد خۆی گەڕێتۆڵێ بە هاتنی مامۆستا ڕەفیق حیلمی بۆ هەولێر گیانی نیشتمان پەروەری وەکو ئاگرێک لە ناو کا چۆن بەڵاوە بێتەوە بە سەریعی ئاوا لە هەولێرە لە ناو خەڵکی هەولێرە و ناو
منداڵانی هەولێرە پەروەردە بوو و ئەو مناڵانەی کە ئەو دەرسی پێوتنەوە دوایی گەورە بوون بەو نەفەسە گەورە بوون کە مامۆستا ڕافیق حیلمی بە مناڵی دەرسی پێوت بوون هەر ئەمانن کە دوایی سەرکردەی گەورە گەورەیان لێ دەرەچێت یەکێ لەوانە خودی مامۆستا مەسعود محەممەدە یا دڵدارە ئەمان هەموو پێشتر مامۆستا ڕافیق حیلمی دەرسی پێوتون و لە نزیکەوە ئاشنای بوونەوە لە شۆڕشی شێخ مەحموود و حکوومەتی باشووری کوردستان ڕۆڵێکی گەورەی گێڕاو تواناکانی خۆی لەو لایەنەوە بەخەرجدا تا کورد ببێتە خاوەنی کیان و قەوارەیەکی سربەخۆ خۆی سێ قۆناغەیە ئەتوانین قسەی لەسەر بکەین سێ حکوومەتی یەکەم کە ساڵی 1970 بۆ 1990 ئەخایەنێت مەحموودی کاتە ڕاوێژکاری خۆی و بێتە یەکێک لە نزیکەکانی بە حکمی زمانزانی و دەرەوەی بینی و بە حکمیەوەی زۆربەی هەرە زۆری نوخبەی کورد ئەو کاتە ئەفسەرە کوردەکان ڕۆشنبیرە کوردەکان یا منەوەرە کوردەکان بە زمانی ئەو کاتە لە ئەستەمبول نەگەڕابوونەوە ڕەفیق حیلمی تاکە کەسێک بوو کە دنیابینی و جیهانبینی زۆر بەرفراوان بوو شێخ مەحموود وەکو ڕاوێژکاری نزیکی خۆی داینابوو و ئینگلیزەکانیش زۆر محاولانەکە لێی نزیک ببنەوە و ئەمە تاکو 1990 کە حکومەتەکە ڕۆخێ لە حوزەیرانی 1990 مامۆستا ڕەفیق حیلمی و کاتە لە کۆیە گیرە لەلایەن ئینگلیزەکانەوە ئەگیرێ چونکە زانن کە ئەم کەسێکی نزیک و نیشتمان پەروەرە لە شێخ مەحموود ئەگیرێت و بە هەزار زەحمەت بەرەبێت و دوای لە حکومەتی دووەمنی شێخ مەحموود ڕەفیق حیلمی بە هەمان شێوە بێتە یەکێک لە نزیکەکانی مامۆستا شێخ مەحموود و شێخ مەحموود ئەیکاتەوە دیسانەوە بە ڕاوێژکاری خۆی و لە ماوەیەک ئەرکێکی گرنگ بە تایبەتی دوای ئەوەی کە نێوانی بینی ئینگلیز و شێخ مەحموود تێگەچێت بە سەرۆکاتی وەفدێک دەنێرێ بۆ تورکیا بۆ بینینی مستەفا کەمال ئەتاتورک و لەوێ وەفدێکی دیبلۆماسی سێ قۆڵین کە ئەحمەد تەقیە ئەوە لەگەڵ فەتاحی ئەمین عەتار کەچن بۆیە بە مەبەستی وتوێژکردن و ڕاگۆڕینەوە لەگەڵ مستەفا کەمال ئەتاتورک و ڕئیس وەزارەی ئەو کاتە حسێن بەگ و لەو مەهامە تا ئەچێتە ئەنقەرە و دێتەوە تەمەنەوە بە پێڕوا و بە زەحمەتێکی زۆرێک کێشە لە یادداشتەکانی باسی کردووە کە دەگەڕێتەوە حکوومەتی دووەم ڕووخاوە و حکوومەتی سێم کابینەی سێم هەیە لە کابینەی سێمی شێخ مەحموود هەرچەندە نەخۆشە تەمەن ببوورە ئەوەیشم لەبیر چوو کە لە کابینەی دووەمە ڕاوێژکاری مستەفا پاشای یامڵکی بووە بۆ مەسائلی پەروەردە و کاری زۆر گەورەیان کردووە لەو قۆناغێ لە حکوومەتی دووەمە چەندین قوتابخانەیان کردوێتەوە و زەیمەوە حەجلی یەک پۆشیان دروست کردووە خواردن لە قوتابخانەکانە دراوە لە قوتابخانەیەکەوە بۆتە 7 قوتابخانە لە ناو سلێمانیە ئەوەندە قوتابخانە کرێتەوە لە سەردەمی مستەفا پاشای یامڵکی و مامۆستا ڕەفیق حیلمیە پاش شکستی شۆڕشی شێخ مەحموود و لەباربردنی حکوومەتەکەی باشووری کوردستان ڕەفیق حیلمی بە هەمان هەناسەی پێشوو لەسەر ڕێبازەکەی بەردەوام بوو بەرامبەر خودی شێخ مەحموودیش هەر بە دڵسۆزی مایەوە لەیەکێ لەو کارانەی کە دەوڵەتی عێراق لەگەڵیا کردووە دووری خسووتەوە بۆ ناسریە ژینەکەی پێی ناخۆش بوو ئەم پێی خۆش بووە وتوتی بۆ پێن سەیرە ئێمە دوورەخرێنەوە لە وڵاتی خۆمە بۆچی تۆ پێ خۆشە دوورەخرێنەوە بۆ ناسریەوەتی ئاخرە چون بۆ لای شێخ مەحموود لەوێ ئەمە ئەو پەڕی خۆشەویستێ بۆ کەسێک کە دڵبەستی شێخ مەحموود بوو بێت بیرەوەریەکیە کە تا ئێستا بڵاو نەبووتەوە دوای بەشداریکردنی لە چالاکیەکانی ساڵی سی کە شەڕی بەردەرکی سەرای لێکەوتەوە لە ڕۆژی 6 ئەیلوولە ئەوی شێکێ بوو لە بەشداران کە لە ژێربەژێر لەگەڵ هەیئەی وەتەنیە بەشداری هەبووە لەبەرەوە حکوومەت دوایی دووری خستەوە گواستیەوە بۆ شاری هەولێر
لەوێ بوو ماوەیەک لەوێ بوو دواتر پاشەوەی کە لەوێ بوو وەک خۆی باسیەکە هەمهەمەی ئەوە داکەوتووە کە گوایە ئەمیان کردو بە بەڕێوەبەری ئەبێ بە بەڕێوەبەری معارفی شاری هەولێر بەڵام دوایی ئەڵێ تەماشام کرد من دوور خراومەتەوە بۆ ناسریە ئەڵێ بۆ من زۆر هەڵوێستێکی ناخۆش بوو خوایە من چۆن قەنەعەت بە مناڵەکانم کەم چکە هێناو من بۆ هەولێرەوە ساڵ زیاترە لەگەڵ منە ئاژین دوایی باسیەکە ئەڵەیە کە ئێوارێ چوومەوە پێم وتن خۆتان ئامادە بکەن ئەچینەوە بۆ سلێمانی کە پرسییان وتم من ڕێزم لێنراوە و من گواستراوەوە بۆ شوێنێک کە مەلیشی کوردستانی لێیە ئەویش ناسریەیە لەبەرەوە ئەو دۆستایەتی سەرڕای ئەوەی کە ڕەخنەشی لێگرتووە لە ژیانی خۆشیە ئەوە نیشانی ئەوەیە کە ئەو تا مردن پێی وا بۆ شێخ مەحموود سەرکردەیەکی دڵسۆزی کوردە و ڕوودا و دیدەکان ئەیژێڕنەوەکە لە مەرگی شیاش ڕەفیق حیلمی زۆر نیگەران بۆ زۆر گریا و زۆر خەمگین بوو بەرحەڵ قەنەعەتی بە خێزانەکەی کردوین اینجا باسی و سەفەری خۆیەکە کە چۆن چۆتە ناسریە لەوێ شێخ مەحموود بینیوە لە دوورخراوەیە بەڕاستی هەمووی وێنەیەکی زۆر یعنی خەمگین و بەڕاستی مای نیگەرانیە کە ئینسان ئەو شتانە خوێنێتەوە کە ئەمە هەمووی بەڕاستی ئەشکەنجەجانێکی ڕۆحی و ئازاردانێکی گەورە بووە کە لەلایەن حکومەتی عێراقەوە بەڕاستی پێگەێنراوە کە ئەو من پێم وایە هیچی کەمتر نەبووە لەو زۆری وەزیرەکانی عێراق تەنان لەو کوردانەش لەو ئینسانە کوردانەیە مەشکەبوون بە وەزیر ئەو شایانی ئەو بۆ ببێ بە وەزیری مەعارف بەڵام بەداخەوە لەبەر هەڵوێستە کوردیەکانی و لەبەر چالاشیە زۆرەکانی و لەبەرەوەی قەت پێم وایە دەمی خۆی نەگرتووە بەردەوام لە کاتی پێویستە هەڵی داوەتی و قسەی کردووە حکومەتی عێراقیش بەردەوام سزای داوە یەکێ لە سزا زۆر توندەکانی بەردەوام گواستنەوە و دوورخستنەوەی بووە لە شارەکەی خۆی من سەرنجی زۆر لە وتار و شەکانی پیرەمێردم داوە پیرەمێرد زۆر جار باسی کردو ینی پیرەمێرد زۆر بە نیگەرانی و باسیەکە کە ئەڵێ ئەم پیاوە نەحەسایەوە ناتەوە شارەکەی خۆی نەیتوانی وەکو پێویست لە نزیکەوە خزمەتی شارەکەی خۆی بکە ڕەفیق حیلمی زۆر خۆڕاگرەوە بۆ هیچ کەسێ نەگراوە تەنان لە کتێبی یادداشتەکانی باسیەکە کاتی کە کچەکەی تووشی کولێرە ئەبێت و ئەمری خوا ئەکات لە کتێبەکە ئەڵێ ئەوەم خەفەت خوارد هەر بەگەنجی هەسن کرد کە پیر بوو لە خاڵش تریشانە کچەکەی بۆی باسکردم کامە مێژووی زارەشیە خاتوژینی ڕەفیق حیلمی ئەڵێ کاتێک کە شێخ مەحموود حافید ئەمری خواگە ڕەفیق حیلمی زۆر ئەگری اینجا ڕەفیق حیلمی لەگەڵ ئەوەشا کە مەسەلەن لە سەردەمی ئێلیزا ئەو هەموو توانایی هەبووە کە ئەو هەموو پۆستیان خسۆتە بەردەست ڕەفیق حیلمی شێک بۆ لەوانەی کە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ شێخ مەحموود حافیدا بە هیچ جۆرێ نەپسڕانەوە دوو کەس هەیە کە من خۆم تا ئێستا یعنی بینی بێتم کە پەیوەندی وێنەی مامێ لەگەڵ شێخ مەحموود لە دوای ڕووخانی حکومەتەکەی شێخ مەحموود کە چەند کەستەیە وەزیر بووە دوو کەسێ وێنەی لەگەڵ شێخ مەحموود حافیدا تۆمار کراوە یەکیان ڕەفیق حیلمیە یەکیان ئەحمەدی خواجەفەنیە لەبەرەوە ئەو دوو کەسە تا کۆتایی تەمەنی شێخ مەحموود پەیوەندیان لەگەڵ شێخ مەحموود نەپسڕانەوە ڕەفیق حیلمی یەکێک بۆ لەوانەی کە مدیری مەعارف بێم وێنەیەکەیە کە شێخ مەحموود و ڕەفیق حیلمی بێکۆ دانیشن ئەو وێنەی لە بەسڕا تۆمار کراوە کاتێک کە شێخ مەحموود لێ نەفی ئەگرێ ئەرشیڤەکەشی ڕەفیق حیلمیە سەردانێک کاچێ بۆ بەسڕا ڕەفیق حیلمی گۆشکراوی سیاسەت و کوردایەتی و نیشتیمان پەروەری بوو کۆمەڵەی جارکەر و حیزبی هیوا دواوێزگەکانی ژیانی سیاسی ئەو بوون بەڵام تا دوا هەناسەکانی ژیانی لەسەر ئەو ڕەوتەی خۆی بەردەوام بوو مامۆستا ڕەفیق حیلمی نەیشاردوتە لە یادداشتەکانیەوە و لە زۆر شوێنی شاباسیەوەی کردووە کە با ئێمە چاو لە ئەتاتۆرکین چۆن ئاوەنەتەوە نیشتمانەکەی خۆی خۆشەوێ با ئێمەش ئەتاتۆرکێکمان لێ هەڵکەوێ ئەتاتورکێکمان لێ هەڵکەوێ کە نیشتمان و نەتەوەکەی خۆی وا خۆش بێ وا ئیشی بۆ بکە و زۆر لەو ڕوانگەوە خۆی ئیشی کردووە
بەو گیاننەتەوە پەروەریە ئیشی کردووە لە هەمان کاتە مەسلەی نیشتمان پەروەری لای مامۆستا ڕافع حلمیە لە زۆر شتا دەرەکەوێت خۆی نەبەسۆتۆ پارچەیەکی کوردستانەوە ئەبینی لە دوای دروستکردنی حیزبی هیوا حیزبی هیوا حیزبێکی سنووری سلێمانی نییە سنووری باشووری کوردستان نییە دوای پەلە هاوێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پەلەوێت بۆ ڕۆژئاوای کوردستان نوێنەرە نێرێ بۆ ئەوێ و هەروەها پەلاوێ بۆ باکووری کوردستان و لەگەڵ خۆی بوونە علاقەیەکی یەکجار گەورە دروستەکەوە کۆبوونەوەی بۆ یەکەم جار کۆبوونەوەی سێ سنوور کە مەشهورە لەسەر داخوازی ئەو هەموو بەشەکانی کوردستان لە سێ سنوور کۆبنەوە نەخشەیەک دانێن بۆ کەڵگوەرگرتن لەو هەلومەرجەی کە لە ئەسنای جەنگی جیهانی دووەمە دروست بووە. ڕەفیق حلمی لە دوای بابڕین سەرکوتی شۆڕشی شێخ مەحموود بۆ خۆی وەک ڕووناکبێرێکی گەورە بیری کردوێتەوە خەڵک کۆبکاتەوە ڕووناکبیران کۆبکاتەوە و کارەکەشی کردووە کە لە دوای ئەوەی کە حیزبی هیوای دامەزران کە ئەوە گەورەترین ڕووداوی مێژووی ڕووناکبیری ئێمەیە بە تایبەتی کە لە کەرکووکەوە دەستی پێ کردو کە کەرکووک بۆ ئێمە لە هەموو کاتێکە بابڕین ئیزگەیەک و ناوەندێکی گرنگی تێکۆشان و لەبیر نووسینەوەی ئێمە لەوێ کە ئەو کۆمەڵە خوێنەواری بابڕین لە دەوری خۆی کۆکردێتەوە خوێنەواری گەوری وەکو شەحسین بابڕین بەرزەنجی و ئەوانە کە دوای ئاوازی بۆ ئەی ڕەقیبدانا یان دڵار یونس کە شعری ئەی ڕەقیبە نووسی دواییتر شەحسین ئاوازی بۆ دانا دواییتر ئەوان لە بزنەوەکانی بەرزان و مەلا مستەفا شۆڕشی مەلا مستەفا ڕەفیق حلمی دەورێکی زۆر گەورەی هەبووە من بیرەوەریەکانی دکتۆر عەزیز شەمزینیم چاپ کردووە لەگەڵی خۆیان ئامادەم کردووە تا لە ژیانە بووە دکتۆر عەزیز شەمزینی یەکێکە لەو قوتابیانەی کە لە کۆماری کوردستانە لەگەڵ ئەو 50 قوتابیان نێردرا بۆ سۆڤێت ئەوە لەوێ یەکەم کەس و یەکەم قوتابی کوردە کە تێزی دکتۆراکەی لەسەر بزوتنەوەی نیشتمانی کوردستانە طبعاً بێشتریش بەر لەوەی کە بچێتە سۆڤێت ئەو لە سوپای عێراقا ئەفسەرێکی باڵا بووە و هاوکات ئەندامی حیزبی هیوا بۆ کە ڕەفیق حلمی پەروەردەی کردووە و زۆر بە دڵسۆزی پەروەردەی کردووە. ڕەفیق حلمی لەو سەدەمەی کە لە سموڵە بێ زۆر چۆنەڵی کاریگەری پارتی هێڤی کوردەکان کە پارتێکی قەومیە بێ بەسەر ڕەفیق حلمی ئازاڵە بێ هەر ئەوەش وای لێکاکێتەوە لە پارتی دارگە لەگەڵ یونس ڕەوف کە ناساوەوە بە دڵداری شاعیر حیزبێکی قەومی ئیشەکەن و دواتریش پارتی هیوا دروستەکرێت کە هیواش ناوەکەی لە هێڤێ وەرچیراوە. ڕەفیق حلمی کەسێکی قەومی کوردی بووە زۆری حەز لە نیشتمان پەروەری بووە ئەگەر بنکۆڵی مێژوەکەی ڕەفیق حلمیشکەی لە ساڵی 1920 کە مەسەڵەن کۆمەڵی کوردستان کە لەگەڵ یاموڵچی و ئەوانە دائەمەزرێنن هەر ڕەفیق حلمی ئەوان بووە کە بڕیار ئێن کە ڕۆژنامەیەک دابنێن کە ناوی بانگی کوردستان بووە کۆمەڵەکەش ناوی کۆمەڵی کوردستان بوو کە سەدەمە داناوە کاتێکیش کە شێخ مەحموود بزوتنەوەیشی ڕزگاری خواسی نەتەوەی کوردی ڕائەگەێنێ ڕەفیق حلمی شەکە لەوانەی کە لە چۆنەڵی تەمەنشی زۆر کەمایە ڕەفیق حلمی ساڵی 1970 لەدایک بووە یعنی تۆ حسابیکە لە ساڵی 1920 کا بۆ بە ڕایۆشکاری شێخ مەحموودی حەفید بە تەمەنشی کەمەوە لەبەر ئەوە ڕەفیق حلمی لەو جونگانە ئیشی کردووە کە زیاتر قەومی بۆ زۆر سیاسیمان هەیە لە کوردستانە کە کاری سیاسەتیان کردووە پۆستیان کردووە بەڵام ڕەفیق حلمی زیاتر منەوەرێک بووە چۆنەڵی خاوەن بیرۆکە بووە داڕێژەر بووە لەسەر دەستی ئەوە سێ پار دروست ئەبێت هیچ سیاسیەک هیچ وەزیرێکی کورد لە سەردەمی ئەوە نەیتوانێت بزوتنەوەیشی زۆر گەورەی بەرفڕان دروستکە لەبەرەوە ڕەفیق حلمی خۆی لەوە بە گەورەتر بینیوە کە مەسەڵەن پلە و پۆستێکی وەزیری بینە من خۆمیشەکەم لەوەی کە خانەخوێی ئەو خانەوە دێم لە دایکمەوە یعنی زۆر خۆشحاڵم کە هیچ پلێشی وەزیفی وەزیری نبینیەوە لەبەرەوەی ئەگەر ئەو پلانەی ببینێ لەوانەیە لە داهاتوە نێتوانێت بە شێوەیەکی فراوان بیرکاتەوە شوێن دەستی دیار بێت. جگە لەوە هەر دکتۆر عەزیز
شەمزینی لەم بیرەوەرەکانی خۆیان ئیجارێتەوە ئەڵێ ئێمە ساڵی 1943 من و قودسی محەممەد قودسی عیزت عەبدولعەزیز مستەفا خۆشناو دەوڵەت نردینی ئەو کاتە نوری سایی سەرۆک وەزیران بوو بچین گفتوگۆ لەگەڵ مەلا مستەفا بکەین کە ئەو کاتە لە شۆڕشی 1943 لە بەرزان بوو چوین بۆ لای لە بەغاوە بە قیتار بەڕێکەوتین کە گەشتینە کەرکووک سەیرم کرد مامۆستا ڕەفیق حیلمی لەبەر ئیزگەی کەرکووکا وەستاوە جای کردمەوە دابەزیم پێی وتم ئەو 100 دینارە بدە بە مەلا مستەفا پێی بڵێ حیزبی هیوایە ئەوەش تریشی پێوتم پێی بڵێ بڕوا بە ماجید مستەفا نەکات ماجید مستەفا ئەو کاتە وەزیری دەوڵەت بوو بەبێ وەزارەت یعنی طبعا ئەویش یعنی ماجید مستەفا لەگەڵ ئەمانە هاتبوو بەڵام ئەو لەو دانیشتنا نەبوو کە شەوچوون لەگەڵ مەلا مستەفا دانیشتون تا بەیانی داخوازەکانی کوردمان نووسی باسی ڕەفیق حیلمی لە بۆنەکانی تری نیشتمان پەروەریە لە هەر شوێنێ بوو بێت بەشی خۆی ژیانی کوردایەتی بە جۆرێک پاراستووە کە عیزەتی مرۆڤی کوردی لەو پڕی باڵاییە هێشتوت لە دوای هەڵۆشانەوەی حیزبی هیوا تاوان حیزبی هیوا خۆ دەزانن بە خیانەت هەڵەوشێتەوە ڕاستە جەنگی جیهانی دووەم لەو سەردەمای کۆتاییەت باڵی شوعەکان بەسەر هەموو عێراقا زاڵ ئەبێ تەنانەت بلۆشی سۆڤێت نیوەی ناوچەکانی ئاسیا و ڕۆژهەڵات ئەگرێتەوە ڕەفیق حیلمی لە ساڵی 1942 کە کاتێ پارتی هیوا هەڵەوشێتەوە و نامەیەک تەزوید ئەکرێ بە نای ڕەفیق حیلمی و مۆری حیزبی هیوای پێوێ کە لەو نامەیە باس ئەکرێت ڕەفیق حیلمی داوای کردووە کە پارتەکە هەڵەوشێتەوە لەژێر فشاری فەهد کە سکرتێری حیزبی شیوعی عێراقی ئەبێ لەبەر ئەوە بۆ ساختنەوەی ئەم نامەیە حیزبی هیوا دانیشتنێک ڕێگەخەن لە ماڵی حەمەی ئەو ڕەحمان ئاغا کە ئێستا بڵین ئەو ماڵە ئەکرێتەوە شەقامی گۆران کە بە ئۆرزی ناسراوە دانیشتنێک ڕێگەخەن کە لەو دانیشتنەیە هەمزە عەبدوڵڵای تیابێ فایق وشیار کە کچەزای پیرێمێدە تیابێ کە پیشەکەی محامی و ئەیش لە حیزبی هیوا بە فایق وشیار لەگەڵیش حەمەی ئەو ڕەحمان ئاغای تیابێ چەند کەسایەتێکی حیزبی هیوایشی تیابێ کە بەراو دەکەن ئەو نامەی کە نووسراوە لەگەڵ دەسوخاتەکەی ڕەفیق حیلمیان بەراو دەکەن ئایا ڕەفیق حیلمی ئەم داوای کردووە یان نامەکە تەزوید کراوە دوایی بۆیان دەنەکەی ئەو نامەیە تەزوید کراوە کە حیزبی هیوای پێ هەڵۆشراوەتەوە چێش تەزویدی کردووە ئەو باڵەی کە کۆمۆنیست و شوعی بوون لەناو حیزبی هیوایە کە کاریگەری شوعەکانیان بەسەرەوە بووە لەبەرەوە حیزبی هیوا هەڵەوشرا دوای ئەوەش کە حیزبی هیوا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە کۆتاییەت برسێتیەک و بێئیشیەک و شوعەکان سەر ئەکەون بیزات بلۆشی سۆڤێت زۆر پێشەکەوێ ڕەفیق حیلمی هەر بیر دەکاتەوە پارتێشی نیشتیمانی قەومی تدابنێ ئەوەی لە ساڵی 1942 لێشێک لە هەوڵەکانیان لە حیزبی هیوایە مەلا مستەفای بارزانیان لابێ پەیوەندیان لەگەڵا بێ کە بۆ ناسراوە زۆر کەس بۆ باسیەکەن کە مەلا مستەفای بارزان باڵێکی چەکداری ناو حیزبی هیوا ئەبێت کە ڕەفیق حیلمی ئەوان زۆر پشتیان پێبەستووە ئەوەیە کە لەو سەردەمایان لە 1940 ڕەفیق حیلمی لەگەڵ شێخ لەتیفی حەفی لەگەڵ چەند کەساتیشدا یەن مەلا مستەفای بارزان لە سلێمانی ڕزگار ئەکەن ئەینێرن بۆ ناوچەی ئێران و لێەوە ئەیگەڕێنەوە بۆ بارزان کە ئەیانوێ لیژنەیەشی تر دروستکەن کە قەومی بێ ئەوەیە کە بڕیار ئەیەن لیژنەی ئازادی لە ناوچەی بارزان دروستکەن سەرەتا بە شێعر و غەزەل دەستی پێکرد بەڵام مامۆستا زێوەری شاعیر بە چوارینەیەک ڕەخنەی لێدەگرێت و دەڵێت من هیوای گەورەترم بە تۆیە کەچی تۆ خۆت خەریک کردووە بە غەزەل لە چوارینەیەکیدا دەڵێت ئەی ڕەفیقی محتەرەم ئەی خاوەنی شیرین مەقال هاتە بەرمەدی نەزەر فکرت وەکو ئاوی زوڵاڵ من ئومێدی گەورە گەورەم پێتە بۆ ئەم میلەتە نەک خەیاڵی خۆت سەرفکەی تۆ لە زیکری خەت و خاڵ باش ئەم ئامۆژگاریەی زێوەر ئیدی ڕەفیق حیلمی وازی لە شعری عاشقانە هێنا و ڕێگەیەکی تێکۆشانی گرتە بەر بەدەر لە کاری سیاسی و تێکۆشان لە بواری نووسینیشدا ڕەفیق حیلمی سەرمەشق بوو
هەروەها لە کایەی ڕۆژنامەگەریشدا جێپەنجەی دیارە. قەڵەمەکەی بە هەمان شێوەی هەنگاوەکانی خزمەتێکی گەورەی گەل و نیشتیمانەکەی کردووە. یاداشتەکانی خۆی لە شۆڕشەکانی شێخ مەحموود نووسیوەتەوە کە هەڵسەنگاندنێکی وردی ئەو قۆناغەیە و سەرچاوەیەکی بەبایەخە بۆ ئاگابوون لە سەردەمی حکمی ئینگلیز و تێکۆشانی کورد. وڵات دوو سێ بایەخی هەیە. یەکێک لە هێنەکانەوە یەکێ لە زەردەمی خۆیان نووسراوەتەوە، ینی شایەتێکی زیندوی ڕووداوەکانە خۆی بەشدارەت هەیە، نەکار بەشدارە خۆی یەکێکە لە پاڵەوانەکانی ئەو قۆناغا ئەو چیرۆکەی مێژووی کورد. و دووەم ئەوەیە کە زۆر ڕاستگۆیانە نووسیوێتیوە بۆ پێی کە هەموو ئەو کەسانی کە لەو قۆناغا بە خودی شێخ مەحموودشەوە بەشێک لە یادداشتەکانی لەو کاتە زیندوو بووە. بۆیە دەکرێت بڵێن لەوەی کە ڕاستگۆیی یادداشتەکانی لەوایە کە زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە ناویان هاتووە، چی کورد، چی عەرەب، چی ئینگلیز، لەناو ئەو یادداشتانە لە کاتی نووسینەوەیان و بڵاوکردنەوەیان زیندوو بوون. ئەمە دلیلەوەیە کە مامۆستا ڕەفیق زۆر بە ڕاستگۆیی نووسێتی. سێم گرنگی ئەو یادداشتانە ئەوەیە کە بە مەبەستی پەنوەردگرتن نووسیوێتی لە ئایندا بۆ ڕۆڵەکانی ئایندا. ینی مامۆستا ڕەفیق حلمی زانیوێتی کە لە دوای ئەم چیرۆکانە، ئەم ڕووداوانە، ئەم کەسایەتیانە، ئەم هەڵانە، ئەم ڕاستیانە، ئەم کارانەی کە کراوە ئەبێتە سەرمەشق بۆ نەوەی داهاتوو. بۆیە بەو مەبەستانە نووسیوێتی و زۆر دەقیق نووسیوێتی و کارێکی کردووە کە کەڵک لە هەڵە و کەموکوڕەکان وەرگیرێ و کەڵک لە ئیشە باشەکان وەرگیرێ و شخصیەت و ڕووداوەکان وەکو خۆی بگێڕێتەوە کە بە فعلیش ئێستا کە ئێمە دوای زیاتر لە 70 ساڵ ئەو یادداشتانە ئەخوێنینەوە بۆمان دەرەکەوێت کە زۆر کەم و کوڕیمان هەیە کە ئێستا دووبارەیەکەینەوە بەداخەوە لایەن سیاسیەکانمانەوە و زۆر بە تایبەتی بۆ لێکۆڵەر ئەم یادداشتانەی مامۆستا ڕەفیق حلمی لە نووسینەوەی سەر لە نوێن نووسینەوەی مێژووی کوردە کاریگەریەکی زۆری هەیە. بۆ پێکە خۆشی شارزایەکی گەورەی مێژوو بووە و کەسێک بووە خۆشی لە ناو کایە سیاسیەکە کارکتەری سەرەکی بووە، کارکتەرێکی سانەوی نەبووە. بۆیە ئەکرێ بڵێن یادداشتەکانی مامۆستا ڕەفیق حلمی یادداشتێکن دەگمەن و زۆر بەبایەخ. یادداشتی نووسی یادداشت هەر بەڕاستی بیرخەرەوەیەکی گرنگە بۆ ئەو ڕوودا ورد و ڕۆژانەی کە ئەو بە چای خۆی دیوێتی و هەڵسو کەوتی لەگەڵا کردووە و سەرنج و ڕخنەی عاقڵانە و زیرەکانی گرتووە لە کاتێکا کە ئەو بەتەنیا بووە، نە حیزبی هەبووە، نە عەشایریە بۆ، بەڵام بۆ دەسەڵاتێکی گەورەی وەکو شێخ مەحموود ڕخنەی گەورەی لە ژیانی شێخ مەحموودە گرتووە. ئەو کۆمەڵە خوێنەواری کە نمونەی ڕەفیق حلمین لە دوای تێشکانی تەنانەت شۆڕشی شێخ مەحموود، شۆڕشی سمکۆ توانیان لە ڕێگای نووسینەوە، لە ڕێگای هوشیارکردنەوەی خەڵقەوە جارێکی تر هۆش و ورەی خەڵق بەرزکەنەوە نیشتمان سازیکی زۆر گەورەیان کردووە کە با بڵێین خوێنەواران ئومێدیان بە ئاواتی داهاتوو بە دوا ڕۆژ بەستۆتەوە، ینی جارێکی تر چووکە ینی لە خەڵکیان گەیاندووە بە کۆتر باڵیشی بکرێ، بەڵام عەشقی فڕین هەر کە لەیە بێت، دڵا دیاریش بدۆڕێنێ هەر دڵارە. لەم ڕوانگانەوە ئەوانە کاریان کردو زۆر گرنگاوە. مامۆستا ڕەفیق حلمی بۆ پێی کە بە ڕۆژنامە نووسی بە شعر دەست پێکە ڕاستیەکەی لە سەرەتا وە شعری دڵداری و غەزەلیات دەست پێەکە، بەڵام دوایەوە مامۆستا زێوەر بە شعرێک ڕخنەی لێگرێ کە تۆ ئیشی گەورەترە بێ بکەی لەو غەزەل و هێن خەڵکی ترەیە ویشاکە، ئەمە ئیشی تۆ نییە. بۆیە لە ڕۆژنامەکانە بۆمان دەرەکەوێت لە دوای بیستەکانە تقریبەن
تەرکی نووسینی غەزەلیاتی کردووە، شعری دڵداری کردووە و دەستی کردوتە شعری سیاسی و وتاری سیاسی لە زۆربەی هەرە زۆری ڕۆژنامەکانی سەردەمی خۆیان، بانگی کوردستان، ڕۆژی کوردستان و خۆی ماوەیەک سەرنووسەری ئومێدی ئیستیقلال بووە. جوانترین وتارەکانی لەو قۆناغا نووسیوە، وتاری پەندوەرگرتن و وتاری ئەوە بووە کە بۆ ئەو ڕۆژگارە زۆر زۆر بەسوود بووە، تەنانەت بۆ ئێستاش زۆر زۆر بەسوودە. من توانم ئیشارەت بە وتارێکی بکەم کە لە ڕۆژنامەی ئومێدی ئیستیقلالە بەڵاوی کردوێتەوە. لەوێ باسی چیەکە؟ باسی هەر ناوی عنوانی وتارەکەی ئەوەیە مەسەلەی میلیە فایدەی چییە؟ بە زمانی ئێستا مەسەلەی نەتەوایەتی فایدەی چییە؟ سوودی چییە؟ لێ باسی ئەوەکە کە ئێمە هەموو ملەتێک بە سەربەخۆ بێت و نابێ ئێمە لەو ملەتانە نەبین کە سەربەخۆ نین و بێ ئیشکێن بۆ سەربەخۆی. بەڵام ئەڵێ ئەم سەربەخۆیە پەیوەندە بە ئازادی ڕادەربڕین، ئەبێ ملت ئازاد بێت لە دەربڕینی بوەرو بۆچوونەکانی خۆی و کە ئازاد بوو لە دەربڕینی بیر و بۆچوونەکانی خۆی لە چوارچەوەی وڵاتی خۆیان ژیە کە سەربەخۆییە. ئەگەر ڕۆژگارێک خوا نەخواستە داگیرکەرە بێتەوە وڵاتەکەی داگیرکە، ئەم ملەتە بیرێکەوێتەوە کە ڕۆژگارێک لە وڵاتەکەی خۆیان سەربەخۆ بووە و ئازاد بووە لە دەربڕینی بیر و بۆچوونەکانیە. بۆیە داگیرکردن بە ئاسانی قبول ناکاوە، بەردەوام لە دژی ئەوەستێتەوە. بۆیە لەو کاتە داوا لە شێخ مەحموودەکە کە ئەبێ ڕێگە بدەین لەم ڕۆژنامەی خۆمانە بە تایبەتی ئومێدی ئیستیقلال خەڵک بە ئازادی بیر و بۆچوونەکانی خۆیان بنووسن، چونکە ئەم ئازادیەی کە ئێستا لە سایەی حکوومەتی سێمی شێخ مەحمووە ئێمە فەراهەمیەکەین، لە داهاتووە ئێمە قازانجەکەی بینین. ینی کە تەماشایەکەیە بینی ئەم پیاوە لە هەموو شوێنێک لە هەر شوێنێک بوو بێ راپۆرتی نووسیوە، راپۆرتی لەسەر چالاکیەکانی خۆی، لەسەر بارودۆخی قوتابخانەکان، لەسەر خوێندن، لەسەر وەزعی مامۆستایان، لەسەر قوتابیان، لەسەر نوقسانی بینا و هەموو شتێک راپۆرتی زۆر فراوان، زۆر بەڕاستی ڕەچاوی هەلوو مەرجی مامۆستایانی کردو وەختێک دوورخراونەوە بۆ دێهاتەکان، وەختێک دوورخراونەوە بۆ قەزام نەحیەکان، ئەو شوێنانە کە کەمترین سیمای شارستانی و پێویستیەکانی ژیانی مامۆستایان دابین بووە. لەبەرەوە بینی ئەو راپۆرتانەی ئەو زۆر گرنگن، بەڕاستی لە هەمان کاتە سەرچاوەیەشی زۆر مێژووی زۆر گرنگن بۆ لێکۆڕینەوە لە بارودۆخی خوێندن و پەروەردە لە کوردستان، لەو شوێنانە کە بۆنبوونە لە سلێمانی، لە هەولێر، لە کەرکووک، لە مووسڵ، ئەمانە کە یاخود لە دیالە، لەو شوێنانە ڕەفع علمی راپۆرتی دووری درێژی نووسیوە. تاکە لەو راپۆرتانە کە نووسیونی بۆ کاربەدەستی کورد بە کوردی نووسیونی و ئەژنا زۆربەی زۆری بە عەرەبیە و زۆر گرنگە و نیازبانێ ئەمانەمان هەمووی جیا کردوتەوە کە ئەمانە هەمووی بیانکەین بە بەڕاستی بە کتێبێک، هەم عەرەبیەکان تەرجەمەکەین بۆ کوردی، ئەوەی زار زانیاریشی پێویست بێ بۆ ساختکردنەوەی هەوڵ بین لە پراوێزیان بۆ بکەین و ساخیان بکەینەوە. و دەیان وتاری تریش دوای ئەوەش نووسی. اینجا قۆناغێک دێت مامۆستا ڕەفیع حیلمی دەسەکاتە نووسینەوەی مێژوو، گۆشەیەکی هەبوو لە ژین بە ناوی تاریخی ئەشخاص، مێژووی ئەو کەسایەتی کوردانەیە نووسیەوە وەکو ڕۆستەمی زاڵ و کەسایەتەکانی سەلاحەدینی ئەیوبی و چەندین کەسی تری مێژوویانی نووسیەوە. خاڵێکی تر کە لە نووسینەکانی مامۆستا ڕەفیع حیلمی هەیە و دەگمەنە، ئەویش توانم بڵێم یەکەمین کەسە کە مێژووی ئەدەبیاتی کوردی نووسیەوە لە قۆناغی خۆیان و زۆربەی شاعیرەکانی ئەو قۆناغە و پێشتری زیندوو کردەوە لە چوارچەوەی کتێبێکە بە ناوی مێژووی شێعر و ئەدەبیاتی کوردی. و دواتریش کە مامۆستا ڕەفیع حیلمی لە دوای 58وانە دەیان مەقالەی هەیە بە عەرەبی بە کوردی کە باسی نەتەوایەتەکانی کوردەکە، ئەمە لە کایە ئەدەبیات و ڕۆژنامەوانی و شعر و ئەمانە مامۆستا ڕەفیع حیلمی دەستێکی باڵایە و ئێستاش وتارە بوو نووسینەکانی
کاریگەری یەکجار زۆریان لەو کاتە و چی لە ئێستاشە لەسەر نووسین و ئەدەبیاتی کوردووە. زمانی مامۆستا ڕەفیق حیلمی وردە وردە گەشەکە زمانی لە سەرەتا تێکەڵێکە لە زمانی کوردی و عەرەبی وەکو زۆربەی هەرە زۆری نووسەرەکانی قۆناغەکە، بەڵام دواتر زمانێکی پاراوی کوردی و وشەی تازەی کوردی و وشەیەک کە ڕۆڵە بینێ لە بژارکردن و پاکردنەوەی زمانی کوردی لە وشەی بێگانە. هەڵبەتە هەر هەموو ڕووناکبیرێکە لە سەردەمێکە ئەژی جۆری سەردەمەکە بڕیار لەسەر جۆری هەڵس و کەوت و بیرکردنەوەی ئەو ڕووناکبیرە ئەدا. یعنی ئەو ڕووناکبیرە ئەوەنە دڵبەستەی نیشتمان بووە نەیتوانیوە بە تەنیا یا با بڵێن شاعیرێک کە نیشتمانی خۆشەوێت هەستەکە پێویستی واکات جا لە شێعر شتێکی تریش بکات. ڕەفیق حیلمی لەم بوارانە وای کردووە، یعنی سێری کردووە ئەو کتێبەی کە لەسەر شێعر و ئەدەبیاتی کوردی نووسیوێتی بەڵام ڕووداوی گەورەتر لە ژیانیا هەیە. کارێکی تر کە ڕەفیق حیلمی زۆر پێویستە ئاوری لێ بدەینەوە ئەو کوردی نووسینەی ئەو سەردەما لە یادداشتەکانی ڕەفیق حیلمی زۆر جیاوازە لەگەڵ ئەو ڕۆژنامانەی کە لە سەردەمی شێخ مەحموود دەرچوون. کوردەکەی ڕەفیق حیلمی زۆر پاکژ و پاراوتر و تەکانێکی زۆر گەورەی بە ئەو ئیزگەیە داوە کە لە ساڵانی 20 کە باڵاتر لە نووسینی کوردیە هەبووە. لە حکوومەتی سێمی شێخ مەحمووە بێتە سەرنووسەری ڕۆژنامەکەی و ئەو قۆناغی کە ڕۆژنامەی ئومێدی ئیستیقلال سەیری ئەو عەدەدانە بکەی کە مامۆستا ڕەفیق حیلمی سەرنووسەری بووە، وتاری زۆر زۆر جوان بە هەستێکی نەتەوایەتی زۆر زۆر گەورە وە خۆی لە هەموو ژمارەیەکە سەروتارێکی هەیە بە زمانی کوردی و بە زمانی تورکی زۆر زۆر هەبووە شارەزا بووە، جارجاریش بە زمانی تورکی وتاری نووسیوە. بەڵام ئەو وتارانەیە و قۆناغە بۆ خۆی ئەتوانێت جێگەی لێکۆڵینەوەیەکی گەورە بێ. بۆیە لە هەرسێ حکوومەتەکەی شێخ مەحمووە دەوری کاریگەری هەبووە، هەر ئەوە بوو وەکو بۆتم باس کرد لە پرسیاری یەکەمتانە کە یادداشتەکانی بە حکومیەوەی نزیکترین کەس بووە لە شێخ مەحمووە ناو ڕووداوەکان هەبووە. ئەکرێ بڵێن یادداشتەکانی زۆر زۆر بەکەڵکن حتا لە قۆناغی غیابی شێخ مەحموودشە، لەو قۆناغی کە شێخ مەحموود دوور خراوەتەوە بۆ هیندستان، لەو قۆناغا ڕەفیق حیلمی ڕێکخراوێکی دروستەکە بە ناوی ڕێکخراوی یا جەمعیەتی سەربەخۆیی کوردستان و ئیشەکە بۆ ئەوەی کە شێخ مەحموود بگەڕێتەوە و ئیشەکات تەنانەت بۆ ئەوەی کە سلێمانی بەو ئاراستەیە بڕات بەرەو سەربەخۆیی کوردستان بچێت لەگەڵ حەمدی بەگی بابانە هاوکار بووە و دەیهێنێتە سلێمانی و کاری زۆر زۆر گەورەکەن لەو قۆناغا. بەڵام بەداخەوە ئینگلیز دوای ڕێگەی پێنادات و دەیگرێت و سجنێکات. ڕەفیق حیلمی کەسایەتیەکی گەورە و بە خزمەت بوو، ناوێکی دیاری جیهانی تێکۆشان و داکۆکیکاری کێشەی ڕەوای کورد و کوردستان بوو. بەهۆی کارە گرنگ و جۆرا و جۆرەکانیەوە ناوی هەمیشە بە زیندویی ماوەتەوە. لە دوای تێشکانی شۆرشەکانی کورد، شۆرشی با بڵێن خودی شێخ مەحموود، سبکۆ، خۆی بوون، ئاگری داخ، شێخ سەعید پیران، ئەو کۆمەڵە خوێنەوارەی کە ئەو سەردەما لەو قۆناغا ژیاون. ڕەفیق حیلمی یەکێکە لەو لووتکە جوانانەی کە بە نووسین بە هەڵوێست گیانی هەڵسانەوەی مرۆڤی کوردیان دروست کردەوە کە زۆر گرنگ بوو. خەڵک لە دوای تێشکان و ئەو زنجیرە شۆرشە خەڵک ناومێت بێت، واتە بە خەڵکیان وتووە پەیامی ئەم تێشکانانە لە ئەستۆی ئێمەیە و ئەبێ ئەو ئاواتەی کە ئەم شۆرشانە بۆی تێکۆشاون لە ئەستۆی ئێمە بێت لە مەودووە. لەبەرەوە ئەوان نەتەوە سازیان کردو جارێکی تر کە هیچیان لە پشتیانەوە عەشیرەتی گەورە نەبوون، بەڵام وێراویانە بە قەڵەمە تەنترسەکانیان خوێنەوار دروستکەنەوە، نەوەی نوێ دروستکەنەوە، نەوەیەکی تازەی شۆڕژگەر
ئەو قۆناغە کە ئەوان تیاژیاون بە بڕوای من ڕووناکترین ئازاترین قۆناغی ژیانەوەی ڕووناکبیری و بیری نەتەوایەتی کوردیە. ئەلبەتە بەتەنیا نەبووە لەو کاتە تۆفیق وابیە، پیرەمێردە، مستەفا پاشای یامولکیە، ئەوانە زۆر ئەمیزەکیە، ئەوانە ئەو کۆڵەکە گەورانن، ئەو چرا گەورانن کە نیشتمانیان لەو کاتە لە دوای تاریخی ڕووناک کردەوە. ڕەفیع حیلمی ناوێت کە بەڕاستی شایانی ئەوەیە ئێمە بەردەوام ئاوەڕی لێبینەوە و یادی بکەینەوە، وەفاداری بەرامبەر بۆ زاتە بنوێنین، چونکە بەڕاستی قەرزی زۆری هەیە بە سەرمانەوە کە یەکێک لە ڕێگەکانەوەی ئێمە شاکار و نووسین و کارەکانی جارێککە ئێمە بتوانین چاپیان کەینەوە و بیان خێنەوە بەردەست بەتابەتی بەردەمینەوەی نوێ. زۆر پێویستە بەڕاستی ئەم ڕەمزە مێژوویانەمان بەردەوام کە ئەمە هەم لە قۆناغی پەروەردەیە، لە زانکۆکانە، لە دام و دەستگا کولتوریەکانی خۆمانە بەڕاستی زۆر گرنگە ئەم ناوە گەورانە بەردەوام ساڵانن یاد بکرێنەوە و ناویان زیندوو بکرێتەوە، چکە بەڕاستی ئەمانە لە سەردەمانێکە کە هیچ دام و دەستگایشی ڕۆشنبیری کوردی نەبووە و بگرە حکوومەت ڕێگر بوو لە بەردەم پێشکەوتنی خوێندەواری و ڕۆشنبیری کوردیە. ئەمانە خۆ بەخۆ لەسەر جیرفانی خۆیان هاتوون کتێبیان چاپ کردووە. خەباتێکی بەڕاستی مەدەنی زۆر دڵسۆزانە و شارستانیانیان کردووە بۆ سەلماندنی مافەکانی کورد، بۆ بڕاستی جێکردنەوەی زۆر لە مافەکانی کورد لە نووسینەکانیانە و ئەو نووسینانە کە لە دوای خۆیان بەجیان هێشتووە باشترین شاید حاڵن بۆ خزمەتە زۆرەکانیان. لەبەرەوە پێویستە لە سەرمان بەڕاستی بەردەوامی ئێمە ناویان بە زیندوی ڕابگرین و یادیان بکەینەوە. یادی بەخێر. کۆتاییەکانی ژیانی لە شاری بەغدا نیشتەجێ بوو، بە نووسین و خوێندنەوە سەرقاڵ بوو. سەرەتای مانگی ئابی 1960 دووچاری جەڵتەی مێشک بوو، لە نەخۆشخانە خرایە ژێر چاودێری چڕ. ئەو کاتانەی لە نەخۆشخانە بوو، خەڵکانێکی زۆر لە کورد و عەرەب سەردانیان دەکرد و هەواڵیان دەپرسی. عەبدولکەریم قاسم و مەلا مستەفای بارزانی سەردانی دەکەن تا هەواڵی تەندروستی بزانن. پاش چەند ڕۆژێکمانەوە لە چواری ئابی 1960 کۆچی دوایی دەکات و تەرمەکەی دەگەڕێنەوە بۆ سلێمانی، لە گردی سێوان دوا هەواری شاعیر و نووسەر و کەسانی گەورەی کورد ئەسپەردەی خاکی دایک دەکرێت. ڕاستیە بێ بڵین ئێمە سوپاسی بنەماڵی بەڕێزی ئەم مامۆستا گەورەیە هەکەین، بەتایبەت خواری خۆش بوو ناهیدەی کچی و دواتریش ژیانخانی کچی کە ئێستا لە ژیانە ماوە، هیوادارین لەشی ساغ و تەمەنیشی درێژ بێ، ماڵیان ئاوا بێت. وەختێک ئێمە ڕوومان لێنان کە ئەم کۆکراوەیەی ڕەفیع حیلمی پێشکەشی بنکەی ژینکەن، ڕاستی ماڵیان ئاوا بێ دەستیان نەنا بەڕوومانەوە و خۆشبەختانەیە هەموو کۆکراوەکەی لە کتێب و لەو ئەوراق و لە نامیلکەکانی خۆی و نووسینەکانی خۆی و دەستخەتەکانی هەمووی لە بنکەی ژینە. بەڕاستی ئێمە بۆ خۆمان ڕاستیەوە چەند ساڵێکە لۆتەی ئەم کۆکراوەی هاتوۆتە ئێرە خەریکی کارکردنین. لە گۆڤاری ژینە گۆشەیەکمان هەیە بە ناوی گەنجینەی بەڵگەنامە. زۆری ئەم بەڵگەنامانەی ڕەفیع حیلمی بەردەوام بە زیجیرە خەریکی بڵاوکردنەوەین، ساغیانەکەینەوە. من خۆم بەڕاستی خەریکیەوەم، چکەمانە بەڕاستی قیمەتێکی مێژووی زۆر گەورەیان هەیە. بەشێ لەم ئەوراخانەی ئێوەی زمانی حکومداری شە مەحموودن کە بە قیمەتن. پاشتر بەشێکی تریان پەیوەندیان هەیە بە ژیانی وەزیفەداری ئەو وەکو مامۆستا زۆری تایە، وەکوتم ئەو ڕاپۆرت و نووسراوانەی وەزیفیانەی ئەو کامی باەخی مێژوویانەیە، ئەوانەشمان هەردیسان کاریان لەسەرەکەن، وردە خەریکی
بڵاوکردنەوەی و دیسان ئەو نامە و نامەکاریانەی ئەویش کە هەی بۆ دیسان ئەوانش هەر لێرن کاوانش بۆ خۆم بەڕاستی ئەو پرۆژەیەکە وردە وردەکاری تیاکەم و کەلوپەلەکانیشی بەڕاستی هەم لە بڵین ڕۆژژمێر و بەشێک لەو ناو و جانتا و ئەو شانەی کە تایبەتن مەسەلەن قەڵەمە کارتە وێنەیە و زۆر لە بەشێک لە جلوبەرگەکانی ڕۆب و چاکەت و پانتۆر و ئەو شانەی کە زمانی خۆی بەکاری هێناون زۆر سپاسی بەڕاستی و بنەماڵە بەڕێزاکەین بە تایبەتی ژیانخان و کە سوکارەکەیشی کە بەڕاستی کەسیان ڕێگر نەبوو لە بەردەم ئەوەی کە ئەم کۆکراوی ئەو بێت لە بنکەی ژین بپارێزی ئێمە بەڕاستی جێگەی شانازیمانەکە و شانازی بەوەکەین کە شەرەفیەوەمان پێ بڕاوە ئەم کۆکراوەی ئەم زاتە گەورەیە بەڕاستی لە لای ئێمە پارێزرێ و ڕاستی لەبەردەستە بۆ ئەو کەسانی کە توێژەرەوەن و کار لەسەر مێژووی پیاویش وەک ڕەفیع حلمیەکە.